دستت لبین ما وام خنکێنی ئەی بێوەفای بێوەفا ئەی بێوەفا کەسی پەیدا نەکرد من نەبێ دڵی بشکێنی هەوارە هاوار هاوار هەوارە هاوار دەستت لەبین ما وام خنکێنی. خاتونی ناسڵاو لێ بێ بەخێر بیتەوە. قوربانە ئەسیزی. ماوەی چەندێک بوو ناتویتەوە؟ لە 2023 نەگەڕامەوە بۆ سلێمانی. 2023 کەمین جارم و کە گەڕامەوانێ. لە 2025 شاتیتەوە؟ بەڵێ ئێستا گەڕام. چێ بووە کەمیتەوە بۆ سلێمانی و زیاترە چی بۆ هەولێر؟ وەڵای سیدی یەکەم و دووەم لە 2010 و 13 لەبروی کارەکانم لە هەولێر کرد. ستودیۆکە لە هەولێر بوو، ئیتر کارەکانم لەوێ ئەنجامدا، ترەبا لێ مامایەتەوە. سلێمانیە هەولێر کامیانە زیاتر خۆشەوە؟ خەڵی سوالێکی زۆر سەختم لێکەی. ئەزانی بۆ لەبەرەوەی باوکم خەڵکی سلێمانیە، خۆم لە سلێمانی لەدایک بووم، دایکیشم عەشیرەتی وەرمە زیارە کەوتە بینی کەرکووک و هەولێرەوە سە کامیان بڵێم؟ وەڵی مشکلی خۆتە من نەیزانم. وەڵی ئاسایەگە وەڵامیش دێیتەوە. شار بە شاری کوردستان خۆشەویستن لە لای من هەمووی تایبەتە، بەس وەکو ئەوەی کە خەڵکی سلێمانیم و زۆر سەختە. ئەو جوابە نایەمەوە. ئەو جواب مێرە و کێشەمان نابێت. بەرهەمی نوێ نییە بۆ دەنگێنیە چی هەیە؟ وڵی هەر بەردەوام بووم، بەسەوە بوو کە لە 2022 کە گەڕامەوەوانە 23 و 22 من 15 گۆرانیم حازر کرده بوو و تۆماریشمان کرد و کەیترەوە بوو بەداخەوانێ کە پارەکەم خوڕا و ئیشەکانیان تێکم ئیتر بەداخوان کێشی پارە خواردنی زۆر زۆرە بۆ منش ئەمە مۆزوع ئەو بەسەرایەت. لەبەرەوەی من لە دەرەوەی وڵات ئەژیم لە ئوسترالیا لە قارەیەکی ترم، کاتێک لەگەڵ ئاوازدانەرەکانە یا لەگەڵ ستودیۆکانە قساکەم، من هەموو کەسێک لە چاوی خۆم سێرەکەم، پارەکە هەمووی ئەنێرمەوانێ، ئێمنیش شوزانم ئەوانیش کە بێت ئێستا تقریبان فێر بووم ئەبێت بەشێ لە پارەکەیان پێوێت تا ئیشەکە بۆ تەواوەکەن، ئەمجا کە تەواویان کرد ئەمجا بەدڵێ بوو ئەمجا باقەکەی تریەی تۆشوی کامل لە قسەت مشتیانەوە. بەڵێ بیزەبت ئەو کارەمەکەرەی ترەوە غەڵەتەکە بووی تر ئینشاءالله دووبارە نابێتەوەوانێ فێر بووم. ئەی فیلمەکە چی بەسەر هاو؟ فیلمەکە لەگەڵ دووسێ دانە هاوڕێ و دایرەکتەر و پرۆدیوسەرە ئەو فیلمەمان ئەنجامدا کە من ئەسیستەنت دایرەکتەری فیلمەکە بووم و لە عینن کاتیشە مین ئەکتەری فیلمەکە بووم. لەبەرەوەی کە سپۆنسەری ئەو ئیشەی نەکردین بەشێکی زۆری لەسەر شانی من بوو، نەمویستی تر بڵاو بێتوانێ، چونکە ئەبێ بەڕاستی بڕۆیت کە هەرچەند فیلمەکە دەربارەی ژینگەیە و دەربارەی شخصێکە کە لەم وڵاتەیە ئاژی کە چکارە ساتێکی بەسەرا هاتووە چ ناخۆشیە و لا عینە کاتچە دەربارەی ژینگەیە بە زمانی ئینگلیزی بوو کە تا ئێستا نە تورک و نە فارس و نە عەرەب نە یۆنانی نە ئیتالی کارێکی وایان نەکردووەکە لە وڵاتەکەی خۆیانە بە زمانی ئینگلیزی فیلمەکە بکرێت کە بچێتە دەرەوەی وڵاتیش. فیلمەکە تەواو بووە بەس لەبەرەوەی سپۆنسەرمان نەبوو فیلمەکە مۆستان من لەبەرەوەی بڵاو نابێتەوانێ. هەتاکو ئەو بۆ پرۆژەیە پارێکی شوەر نەگرم حەزنی من بڵاویکەمەوە. واتە چاوەڕێی بودجێکی باشەکەی؟ وڵی تا ئێستا من هەموو شتێکم لەسەر حسابی خۆم کردووە، تا ئێستا دۆلارێکم لە کەس وەرنەگرتووە و تەنانەت پارەی تیکتەکەشم و پارەی تەنانەت جلوبەرگەکەشی کە لە ڤیدیۆ کلیپەکانە یا لە بەرنامەکانە هەر شتی خۆمم بەکارهێناوە. بەرهەمی نوێ بەنیازی چیت؟ گۆرانی نوێ چی هەیە لە ئارایە؟ وڵی ئێستا تقریبان 8 گۆرانیم هەیە. یەکی لە گۆرانەکان لە سیدی یەکەمە سۆرانی بە زمانی خۆمان گۆرانی موت، دوو دانە هەورامی تیا بوو، سیدی دووهەم بادینی و هەورامی سۆرانی بوو، یعنی سێ لەهجەی جیاوازم بەکارهێنا. لەمەیانە کرماشانی و سۆرانیە، گۆرانەکانی تریشی هەر سۆرانین. لەگەڵ ئەتا ئەحمەدە بەنیازی دوێ تێگووی؟ لەگەڵ کائەتایە کائەتە ئێستا نازانم ئەسا مەسە لێرەیە چونکە گەڕا بووە نازانم گەڕاتەوە بۆ هۆڵەندە یاننا. ئینشاءالله ئەوە کارێکەکەین بەیەکەوانێ.
باشە تۆ چیەکەی لەو پەڕی دنیا ئوسترالیا دوور نییە ئەڵە زۆر دوورە بەخوا هەرکان غەرەوخوا جا لە خۆلامی خۆشتریش نییە جا ماڵمان نییە هەڕێک پشت ماڵمان هەمووی کانگڕۆیە شەوانە و نەخۆش هەمووی شانێنە بەردرگاکە ئەمە خەتەرەوەکۆ لایەنە ناوەڵڵا خەتەر نین ئاژەڵێکی زۆر جوانە زۆر میهرەبانیانیەوە نییە خەتەر بێت هیچ بەسەراتێکە نییە لەگەڵیانە شتێکە بەسەرات نەبەخوا ناوەڵە هەوڵە نیاوە کە بەیەک جاری بگەڕێتەوە بە کوردستان تر تقریبان ێستا دوو کچەکەم گەورە بوون دوو کچەکە و لە ئەسڵاهی من نین ئەنی براکە من بەس من ئەوەی کە نەگەڕامەوانێ و کە درەنگ گەڕێمەوەی کێکیش ئەگرێتەوە بۆ ئەوەی کە ئەو دوو مناڵە بێدایکن یەکێکیان 5 مانگ بوو یەکێکیان ساڵ و نیوێک بوو کارە ساتێک بەسەر برا گەورەکەمە هات کەم نەو دوو مناڵم گرتە خۆم لەبەرەوەی تاخانەم خوشکم نییە و هەرتە ناخۆشکمنیان هەیەتر ئەو دوو مناڵە من گەورەم کردن ئێستا کچەکان گەورە بوون ئەستەکیان وا بێتە مانگی دابێتە 16 یەکێکیشیان 15 ئیتر ئێستا مشکلێکی وای نەماوە ئینشاءالله هەر ئەوەش بکاو سەرگیری نەکرێتە ئێستا بەڵێ دەستگرانم هەبوو بەس زەواجم نەکرێتە ئێستا یعنی لە خۆشەویستی ئەو دوو برازایەت کچی منن چونکە من گەورمکردنە دووکیان شیرە خۆرە بوون ئەوانیش قبول ناکەم پێیان بڵێم ئانی یەکێک پێیان بڵێ و پورتانە ئەڵە ناوە دایکیە من پورمان ناوێ بەچی بانتەکەن دایە بۆ بانتەکەن لە سەر ڤیددیوکانی شێکێکیشەوە هینەکان بوو کە لە سوۆشیال میدیا لە هەر شوێنێکەوان ینی هەر ڤیددیوەیەکی مناڵەکان بێ هەر پێمەڵێن مامی پێمەڵێن دایە کە ئەوە هینێک بوو لە 2022 لە بەرنمەیەکا باسم کرد چونکە شتەکە زۆر ناخۆش بوو چونکە خەڵکی وت زەواجی نەکردو و دوو مناڵی هەیە کەس نازانێ هی تورکە هی فارسە دوو کچی هەیە ئیتر منیش دڵم ناهات کە و مەسەلێ باسکەم بڵێم نە ئەوانە برازای منن ئەوانە دایکیان نییە من بوومەتە دایکیان ئیتر بەس 2022 تر گەشتە سەرێسخانم ماڵێەوە نییە وتمانە برازای منن بەسەسە مناڵەکان مەسەلەن کلیان بەپرسی ئەڵی پورەڵە نا ئێمە پورمان ناوێ ئەوە دایکیێمێ و من شەڵێم دایک لە ساڵی چەندەوە چوویتە ئوسترالیا ئێمە من تەمەنمە کاتە بچووک بوو کە نەو چوارانە چوونە تورکیا تەمەنم تقریبان 6 ساڵ بوو 3 ساڵە تورکیا ماینەوانێ ئێستش تقریبان ئەوە 26 ساڵە 27 ساڵە لە ئوسترالیا بەڵام پارێزگاری لە زمانەکەی خۆ کردو و وشەی تری تێکەڵاو ناکەیت سەسانی زۆر کەس پێمەڵێن کوردەکە دیارەکە لە دەرەوەی وڵاتە ژیت من لە تەمەنی ڕۆژهەڵاتیە زۆر جار ئەوم پێمەڵێن ڕۆژهەڵاتی یا بازە جار پێمەڵێن هەولێری زانی لەوێ کوردەکە زۆر کەمە بە تایبەتی کوردی سلەیمانی زۆر کەمی لێە و تێنی تێکەڵاوبوونیشمان زۆر کەمە ینی من زۆر ئەوەی ناکەم ناچم تێکەڵاوی کوردەکان ناکەم دوورین زۆر ماڵمان دوورە لە شارەوە بەس هەر هەوڵم ماوە کە لەبری کوردەکە لەبیر نەچێتەوانێ بۆم گرێت چونکە ڕۆژهەڵاتی زۆر لێیە ئیتر کەلیماتی ڕۆژهەڵاتی زۆر بەکارێنم هەولێری بەکارێنم کارکوکی بەکارم ئیتر ئەوەی بەس کوردی بێ بۆم گرنگ نییە زۆر گرنگی بۆ وابەتایی زۆر گرنگی بە زمانەیەم و ئەو دوو کچەشم هەر عینە شێوە فێری کوردێکی زۆر باش کردەوە و زۆر کوردپەروەرن وەکو خۆم سۆشیال شتەکانی منیشی بینی بە لە فەیسبوک و سۆشیال میدیا هەر دەربارەی کووردە ئەسێ پرسم تەمەنە چەنە؟ مشکلم نییە لە تەمانە من 1970 دایک بووم ئیتر ئەوترە بێگەر حسابیکەن خۆتان نەزانن تەمەن درێژ بی ئەکتەری گۆرانی بێژی وەزم شۆکاریشی؟ ئۆکەی هەلم منە تەمێکی زۆر مناڵیەوانێ من دەسم کرد بە کاری ڕەسامی مەکرد ڕەسامی واز لێ نایترە کە چوومە ناو گۆرانی وتنەوانە کە لە تورکیەوە یەکەمین جار من دەسم پێ کرد چونکە کوردی و کاتە هیچ لێ نەبوو لە گۆرانی تورکیەوە دەسم پێ کردم جا دوای فارسی ئەمجا دانەدانە ئەوە نیە کورد هاتنە ئوسترالیا ئەمجا گۆرانی کوردی مۆت بەس لە ئوسترالیا لە فۆکس ستودیۆ ئیشەکەم لە هەر فلیمێکە لە ئوسترالیا کرێ لە فۆکس ستودیۆ من بەشداریم تیا کردووە واتە لە هەمویانە لە هەمویانات بەشداریم کردووە بەس وەکو مین ئاکتەرەکە نەبووم
بس مثلا وەکو بڵێن لە 2016 فیلمی زەمەنی فەرعونیەکان Gods of Egypt کە بەشداریم کرد لەو فیلمەیە دەوری لەباترا بینی؟ نا لە ئەزانی لە 2 دقە و 20 ثانیەی تەنانەت ترایلەری فیلمەکەیە لە 3 شوێنی جیاواز من دەرکەوتم. یەک کەسی تیا لەو کاتەیە کە هجوومەکەن ئەترسێت و ئاور ئەتۆ بۆ دواوە من لەو ئەو لەختەی من پیشانەیە. لە فیلمەکان هەمووین بەشدارکە بەس هیچ کات دەربارەی قسەم نەکردووە، هیچ کات نەمیستووە شتی دەربارە بڵێم. بەڵێ لە عینە کاتیشە ئێسم فیلمێک کە گەڕامەوە کە پێشتر باسم کرد هەمین ئەکتەرەکە بووم و لە عینە کاتیشە ئەسیستەنت دایرەکتەری فیلمەکە بووم. کۆمنتێک بۆ ناردووم ئەڵێ پرسیاریم کۆمنتی لێ بکە ئەڵێ خوتی خۆتمان لا گرنگە گۆرانەکە ناخۆشیش بێت گرنگەوەی خۆ ببینی. زۆر تێکەڵاوی کەس ناکەم دایما بەڵێ زۆر کەس ئەویان پێوتمانوێت کە ڕوبەڕوو ببینین و بەس نازام دایمە دوورم لە هەم وڵی لەبروی لە شارەکەیە گەورە نەبووم لێرە گەورە نەبووم تێکەڵاوی ئینسانەکانەوێت لەسەر شاشە بوو بینێ لەسەر شاشە ئۆکەی لەسەر شاشە ئەبێت تۆ لە شارەکەیە بژی ئەبێت کۆنسرت ڕێخەیت ئەبێت لەگەڵ تەمرین کەیت کە بچیتە سەر ستەیج باشە من ئەو وەختەم نییە من کاگەڕێمەوانێ زۆر وەختێکی کەمم هەیە کە گەڕێمەوە بۆ کوردستانە مەسەڵەن هێمەوە کە جەماعەتی گۆرانی بکەم و ڤیدیۆ کلیپ بکەم و بەس وەختی ئەوم هەیە لەوە زیاترم وەختی ئەوم نییە کە بمێنمەوانێ و لێرە حەفلە بکەم و ئەوانە. وێنێکە بڵاو کردبووی پێکەریشی 2 منداڵ بوو لە تۆڕ کۆمەڵایەتەکانە ئەم بابەتە چی بوو؟ ئەوە 2 منداڵ بوون لە سەیساق کە لە ڕێگەی مەکتەبەوە دەگەڕانەوە بۆ ماڵەوە لە سەرمایە ڕقیان بردبووانێ لە ساڵی 1992 ئەو 2 مناڵە شێوازی ڕقبوونەوەکەیان زۆر غەمناک بوو چونکە ئێمە بە هەزارەها مناڵ کیمیای باران کراوە بە هەزارەها مناڵ زیندە بەچانگ کراوە خۆتەزانی بە هەموو شێوازێک ئێمەیان دەربەدەر کردووە بە هەزارەها شێوە لێمان کوژراوە. باسی ئەو 2 مناڵە ئەوە بوو حەنینی خوشکێک وەفای خوشکێک کە چۆنچۆنی چەنێ بە وەفایە کە چۆنچۆنی باوەشی کردبوو بە برا بچووکەکەیە لە سەرمایە هەر بە پێشەوە ڕقیان بردەبووانێ. جاو داستانە کاکەیەک کە باسی کردبوو وتبووی کە مناڵەکە ڕقی نەبردبوو وانێ مەسەلەن تا خەستەخانەکە گەیاندبوویان و ئەمشە نا ئەوشتە دوورە لە ڕاستی چونکە ئەو 2 مناڵە بەو شێوازە سەرمان بە بۆ ڕقیان بردەبووانێ کە کاتی ئینی ڕقبوونەوەکەشیان هەردووکیان بە پێوە باوەشی کردبوو کە ئەو پرۆژەیە کەوتە بەردەستی باوکم و هاوڕەکانی کەوتیان ئەم شتێکی تایبەت بوو ئەو شێوازەی کە ئەو خوشکە چۆنچۆنی باوەشی کردبوو بە و براک بچووکەکەیە ئیتر کە وتیان کە لەسەری پەیکەرە دروستکەن کەیتر پەیکەرەکان کە دروست کرد ئەوڵ لە سلەیمانی جادەیان نابوو دوای بردیانەوە سەیساخەرە و شوێنەی کە لە ڕێگەیە کە ڕقی بردبووانێ پەیکەرەکان دروست کرد بەس شتەکە ئەوەی ناخۆش بوو کە داستانی ئەو 2 مناڵە بەو شێوازە باس نەکرابوو و لە عینە کاتیشە من وەکو ئەوەی کە باوکم ئیشەکەیان لەگەڵ هاوڕەکانە خۆتەزانی ئێستا لەم سەردەمەیە شتێکی بە وەرناگیری مەسەڵەن دەستخۆشی یا پارەیەکە یا ئەمەیەکە ئەوە شتێک بوو کە لەبەرەوەی وەکو وەفای ئەو 2 منداڵە یا حەنینێتی ئەو کچەکە چۆنچۆنی باوەشی کردبوو بە برا بچووکەکەیە و بە هەردووکیان بە پێوە ڕقیان بردبووانێ کەیتر ئێمە ئەویشە کەوتە بەردەستی باوکم و هاوڕەکانی کە منیشی لەوێ مۆدیلەکە بووم 6 مانگی ڕێک هەر بە پێوە ڕاوەستام و هەر ئاوا بووم ئەم جۆرە چونکە کورد یەک مشکلەی هەیە شانازی بە یەکەوە ناکەن پشتی یەک ناگرن یعنی هەوشەوی نەتەوەکانی تەرنی نا تورک لە ناو یەکە زۆر باشە فارس لە ناو یەکە زۆر باشە مەسەلەن کە کاتێک تورکێک هێتە وڵاتەکە هێتە ئەوسترالیا سێرەکەن یەکسەر کاچێتە ماڵی تورک وەکو چۆن ێستا ماڵی کوردانمان هەیە یەکسەر هەوڵی بۆ ئێن کە بزانێکن مشکلەی ئیشیە مشکلەی زەواجیە مشکلەی مانەوەی هەیە یەکسەر یەکێکی بۆ پێیاکەن لە ئیشۆ بگرە لە هەر بوارێکەوە بێ کوردەکەش بەزانێ پشتی یەکتری بشکێنێ لەوای دەستێکی باڵامان هەیە.